هەندێک گەڵەن گەڕانەوە بۆ بەغدا یاخود زیادکردنی دەسەڵاتی فیدراڵی ئەم شتانە کاریگەری زیاترە لە باشکردنی بارودۆخی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان. تۆ لەسەر ئەمەیان ئەڵێی چی؟ واللهی من تۆزێک پێم وایە زیادەڕۆیی تایە، ینی زیادەڕۆیی تایە بۆ مانایە نایە. من لە نەتیجە هاوڵاتێکی عێراقیم بەپێی دەستور هاوڵاتێکی عێراقیم و بەڕاستیش من هەر مەبدەئیان خۆم زۆر باوەڕم بەوە هەیە ئینسان ڕاستە کوردم و شانازی بە کوردبوونی خۆمەوەکەم، بەڵام شانازی بەوە شەوەکەم بتوانم ئینسانیانە لەگەڵ عەرەبێک و تورکمانێک و هەر پێکاتێکی تری ئەم وڵاتە بژیم. زۆر بەلامەوە ئاساییە سەرۆکی هەرێمەکەم تورکمانێک بێ، سەرۆکی پەرلەمانەکەم مەسیحیەک بێ، سەرۆکی حکوومەتەکەم عەرەبێک بێ، سەرۆکی ئیتر کوردێکی تیا بێت، یعنی سەرۆکی چۆن ئێستا سەرۆکی کۆمار کووردە سەرۆکی من ئەمانم زۆر بەلاوە ئاساییە. بەڵام باوەڕم وان نییە ینی عێراقی ئێستا ئەو عێراقە بێت کە بتوانێت بەڕاستی چارەسەری کێشەکانی ئێمە بکات. یعنی جارێ من بۆ خۆم لەگەڵ نیم بەڕاستی سیستمی فیدراڵی ئەگای لێ بێت کۆمەڵە سیستمی حکومڕانی هەیە، مەرکەزی، لامەرکەزی، فیدراڵی، کۆنفیدراڵی، چەند دەسەڵاتەکان دابش بن زیاتر دیموکراسین و بە قازانجی خەڵکە، چەند مەرکەزیەت کەم بێتەوە بە قازانجی خەڵکە. من بۆ خۆم مەبدەئیان لەگەڵەوە زیاتر دەسەڵاتەکان دابش بن. فیدراڵی بۆ هەموو ناوچەکان هەبێت، بۆ هەموو عێراق هەبێت، بۆ هەموو شارەکان هەبێت. ئیسە بەڕاستی پاساوێک نبینەوە بیل لەوە بکەمە بڵێن با ئەم فیدراڵیان نەمێنێ. یعنی من لە ڕوانگەی ئاگای لێبێت، لە ڕوانگەی دیموکراسیەوە تەماشای ئەم بابەتاکەم، لەو ڕوانگەوە تەماشا ناکەم کە دەسەڵاتی کوردی ئێوێ بە ناوی دیموکراسی و فیدراڵی و کوردایەتیەوە ئێوێ دەست بە ئەم کیانەوە بگرێت و خەریکی ڕاوڕوت و خیانەت و دزی و ئەوانەی خۆی بێ. من باسیەوە ناکەم، من باسی سیستمی حکومڕانی ئەەکەم کامیان دیموکراسی ترە، کام جۆر دەسەڵات دابشکردن بە قازانجی خەڵکە. وەکووتم تۆ ئێستا لە سلێمانیە ئەگەر کێشەکانی لە سلێمانیە ئیشەکانی ڕۆژانەی خەڵ لە سلێمانیە چارەسەر بن، لەوە باشتر نییە بڕۆی بۆ هەولێر. ئەگەر لە هەرێمی کوردستانە کێشەکانی چارەسەر بن، لەوە باشتر نییە بڕۆی بۆ بەغا. بەڵێ ئەگەر من لە گەرمیانە کێشەکانم چارەسەر بن و ئیشی ڕۆژانەی هاوڵاتیانم بڕواتە ڕێوە لە ڕووی دارایی و لە ڕووی ئیداریەوە، باشتر نییە بکەوم ڕێبێن بۆ سلێمانی، بۆ ڕانیە و بۆ هەڵەبجە و بۆ خەبات و بۆ بزاخۆ و دووک پێمەتی تا دەسەڵات دابش بێت ئاسۆیی بە قازانجە تاوەکو مەرکەزیە زیاتر بکە زەرەرە.